من لەسەر ئەو ڕووداوە دوو جار زیندانی کرام. جاری یەکەم ماوەی 46 ڕۆژ لە زیندان بۆم دوایی بە بڕیاری دادوەر بە کەفالەت ئازاد کرام. دوایەوە جاری دووەم جارێکی تر لەسەر هەمان ڕووداو لەبەرەوەی لە ڕووداوەکە سێ قوربانی هەبوو، دوو دانیان بەداخەوە کۆچی دواییان کرد. لێرەوە هیوادارم ڕۆحیان شاد بێت، خوا سەبووری کە سوکاریان بدات. ئەو ڕووداوە چەند بۆ کە سوکاری ئەوان ناخۆش بوو، ئەوەندەش بۆ من ناخۆش بوو بەڕاستی. جاری دووەم دووبارە دەستگیر کرامەوە 63 ڕۆژ لە زیندان بووم. تەواان بە پێی راپۆرتی پۆلیسی هاتوچۆش کە ئێستاش لە نێو ئیزبارەی دادگا مۆجوودە، ڕێژەی 100 لە سەرپێچی لە ڕووداوەکە لە ئەستۆی من بوو. بەداخەوە خوا لێ خۆش بوو، خوای گەورە ڕۆحی شاد کات. 100 بەرپرسیار بوو، سەرپێچی هەبوو لەو ڕووداوی کە ڕوویدا. دوایش ئاشتەوایی ینی بە کورداری خۆماڵی سڵحمان کرد. بەڵێ ئەوەی کە زۆر بۆ من گرنگ بوو، گەردەنی یەکمان ئازاد کرد. هەم من گەردەنی ئەو بنەماڵەیەم ئازاد کرد کە قوربانیان هەبوو، هەم ئەوانیش گەردەنی منیان ئازاد کرد.